مزگەوتی ئەحمەدی هەڵەبجە شارێکی کۆمەڵایەتی و پێگەی پێکەوە ژیانی ئاین و مەزهەب و چین و توێژە جیاجیەکانە. جوولەکەکان لە چەند شارێکی کوردستان نیشتەجێ بوون. یەکێک لەو شارانەی ماڵی جوولەکەکانی لێبوو هەڵەبجەیە، بەڵام جیاواز لە هەموو شارەکانی دیکە. لە هەڵەبجە جوولەکەکان گەڕێکێکی جیاوازیان نەبوو، هەروەها لە دەرەوەی شار نەبوون، بەڵکو هەر لە ناو شاردا و لەگەڵ موسڵمانان پێکەوە ژیان و ماڵێکی جوولەکە بە تەنیشت ماڵی کوردێکی موسڵمانەوە بوو. ماڵی جوولەکەکان بەرامبەر ماڵی پاشا و مزگەوتی پاشا و لە چقی شاردا بوو. خۆی ئەو مزگەوتە کەوێتە گەڕەکی جوولەکانەوە لە هەڵەبجە کە چقی شارە و دووەمین گەڕەکە لە ناو هەڵەبجەیە، دوای گەڕەکی پیر محەممەد بە دوای گەڕەکی جوولەکان دروستە بێ. جیاواز لە هەموو گەڕەکی جوولەکانی کوردستان لە ناو هەمان گەڕەکە مسلمانی ژیاوە لە پاڵ جوولەکانە، یعنی ئەکرێت دیواریان بین بوو بێ. ئەو ماڵانی کە لە ناو گەڕەکی جوولەکانە بوون هیوانەیە دیواری نێوان بوو لەگەڵ ماڵە جوولەکانە. و ئەگەر سێری ترازی هەندەسی یا با بڵین پێکاتی خان و کۆڵان و گەڕەکانی ناو گەڕەکی جوولەکان کە وەکو هەموو گەڕەکی جوولەکانی دنیا کە بەجیتۆ ناسرێن لە ئەوروپا، پێکاتەیەکی ئالۆزی هەیە گەڕەکەیان، بۆ نمونە پەنجەرەیان بچووکە، درگایان بچووکە، دیواریان بەرزە، کۆڵانەکانیان باریک و تەسک و پێچاو پێچن. ئەوە طبیعەتی گەڕەکی جوولەکان بۆ لە هەموو دنیا، بەڵام بەنسبەت ئەوەی هەڵەبجەوە وەکو تایبەتمەندێتیەک لە هەمان ئەو گەڕەکەی کە جوولەکانی لێژیاوە مسڵمانیشی لێژیاوە دراوسی یەکتر بوون. طبعاً لە سنووری لیوەی سلێمانی کۆن یا لە سەردەمی بابانەوە بەرەو دواتر هەتایەتە سەردەمی حکوومەتی عێراقی هەتا ڕۆشتوشنەتەوە ساڵی 1950 جوولەکان لەو گەڕەکەی خۆیانە لە دوای سلێمانی کە کەنیشەیان هەبووە لە هەڵەبجەشەیان بووە. پێم وابێ ئیتر لە شار و شارۆچکە بچووکەکانی کێ ئەم جوگرافیایی کە سەر بە لیوای سلێمانی بووە مەعبەدیان نەبووە کۆی کە لە سلێمانی و لە هەڵەبجە هەیان بووە. طبعاً ئەوانیش بۆ سروتە ئاینیەکانیان و تقوسە دینیەکانیان ئەو مەعبەدەیان بەکارهێناوە یا با بڵێن کەنیشتەکەیان خۆیانیان بەکارهێناوە و عیبادەتەکانی خۆیانیان تێکردو لەگەڵ بۆنە ئاینیەکانی خۆیانە. جارێکیش لە پێم وابێت لە چلەکانی سەدەی ڕابردووە بەر لەوەی کە دەوڵەتی ئیسرائیل دروست بێت و بەر لەوەی کە بڕۆنەوە، جارێک با بڵین ئەیانەوێ کەنیشتەکەیان نوێژەم بکەنەوە، داریان پێویستە بۆ دارە ڕای سەقفەکەی، چونکە گڵ بووە و دار بووە. ئەڕۆن بۆ باخەکۆن بەلای شێخ حوسامەدینی نەقشبەندی تەکلیف لە ئەوەکەن بەعزێک لە داریان بیاتێ بۆ مەعبەدەکەیان، چونکە ئەیانەوێن نوێژەنی بکەن و سەر لە نوێسەرەکەی هەڵوەشێنە و جارێککە بە شێوازێکی ڕێکوپێک دروستی بکەنەوە. شێخ حوسامەدینیش بەعزێک لە موریدەکانی خۆی ڕاستپێرێ لە ناوێکێک لە باخەکانی خۆیان کۆمەڵی دارچنار ببڕنەوە و بیان نەنێ. وەلەو خەلیفە و موریدەکانی لەو کاتەیە ئاڵن یا شێخ تۆ چۆن شتی واکەی، ئەوانە ئاینێکی کەن، ئەوانە دینێکی کەن و ئەوانە دژی دین و ئەوانە لە قورئان بەو شێوەیە باسکراون، تۆ چۆن شتی واکەی؟ ئەڵێ من دوورە ڕوانم. ئێستا ئەوان پێویستیان پێمانە لە پاڵ ئێمەیان لە زیممەی ئێمەیان، بەڵام ئەزانم لە داهاتووە ئەم شوێنەی ئەمان هەر بۆ ئێمە بێ. بۆیە ئەو ئەیاناتێ و داری پێویستیانەیەت و مەعبەدەکەی خۆیان نوێژە نەکەنەوە و ئەوانە. پاش جەنگی دووەمی جیهانی کاتێک لەسەر خاکی فەڵەستین دەوڵەت بۆ جوولەکەکان دروستکرا، ئیتر لە عێراقیش بەخوایشت و بەناچاری جوولەکەکان وڵاتیان بەجێهێشت و ڕوویان لە دەوڵەتە نوێیەکەی خۆیان کرد کە لەسەر خاکی موسڵمانانی فەڵەستین بۆیان دروستکرا. بالنسبة لمزقوتي أحمدي طبعا قريتي هي لهەڵەبجە پێی ئەڵێن گەڕێکی جوولەکان، ئەمە وەستی خۆی هەمووی جوولەکەنشین بوون. ئەم پرزگایانە بووە کاتێکەوە چوون بۆ فەڵەستین دوای ساڵی 48 دەوڵەتیاندا مەزراندووە، بەرەبەرە لە جیهانی عالەمەوە ڕۆیشتون بەرەو فەڵەستین، مڵک و ماڵەکانیان فرۆشتووە، کەس لێ زەوت نەکردون، یعنی بە ڕەغبەتی خۆیان فرۆشتویانە.
ساڵی 1940 کە دەوڵەتی ئیسرائیل دروستە بێ ئیتر جوولەکان لە دنیا وردە دەسەکەن بە کۆچ بۆ ئیسرائیل دەوڵەتی تازە دروستبووی ئیسرائیل لەسەر خاکی فەڵەستین ئەو بەشە جوگرافیایی کە ئەوان پشتڕانیان و دەوڵەتی ئیسرائیلیان لەسەر دروست کردووە لە عێراق و وڵاتانی ئیسلامیشا بە سیاست و بە خوایشت و بە زۆر تێکەڵەیەک بوو لەو چەند شتە ناچار کران کە بڕۆنەوە بۆ ئیسرائیل یا ئەم وڵاتە ئیسلامیانە جێبهێڵن بە تایبەتی باسەکە ئێمە کە عێراقە لە عێراقا حکوومەتی عێراقی ئیتر لە کۆتایی چلەکانەوە جوولەکانی عێراقیان با بڵێن ناچار کرد کە عێراق جێبێڵن بەڵام بەر لەوە وتیان هەرچی ماڵ و مڵکتانێ منقولە و غیر منقولە هەمووی بکەن بە پارە و لەگەڵ خۆتانە بیبەنەوە ئەوانیش بەپەلە و بەو دەسوبردە هەرچی فریا کەوتن لە ماڵیات فرۆشتیان و کردیان بە پارە بەشێکیشان فریان نەکەوتن کە بیکەن بەوە دوای وەزارەتی دارایی عێراق دەستی بەسەر مڵکەکانیان ناگرتن و ئێسیش لە تەواوی عێراقا بەشێکی زۆر لە مڵکی جوولەکان بە تایبەتی خانوەکانیان بنای وەزارەتی دارایی عێراق و پێما بێسە شارەوانی داهاتی ئەو مڵکانەی ئەویان مانگانە کۆکاتەوە. ساڵی 1952 1953 لە سەروبەندی کۆچی جوولەکەکان لە هەڵەبجە کەنیشتەیەکیان هەبوو کە جێگەی پرسچی ئاینی خۆیان بوو. ساڵی 1954 مامۆستا مەلا عومەری مەلا عەبدولعەزیزی پریس ئەو کەنیشتەی کڕیەوە و کردی بە مزگەوت و ناوی لێنا مزگەوتی ئەحمەدی. کە جوولەکان نەڕۆنەوە مامۆستا مەلا عومەر مزگەوتەکە معبەدەکەیان نەکڕێتەوەی گۆڕێ بۆ مزگەوتی با بڵێن ئەحمەدی ئەوەشم بیستووە لە خانەوادەکەیان کە دوای ئەوەشی کە کراوە بە مزگەوت زۆر دەستکاری مزگەوتەکە نەکراوە هەر کراوە بە مزگەوت ڕووگەی ئیسلامی یا بە ڕووگەی قیبلەیان بۆ دیاری کردو ئەڵێن ڕووگەی جوولەکان خۆی هەر پەردەیەکیان بەسەرایە بەرماڵەکە یا پەردەیەکیان بەسەرایەوە زۆر دەستکاری ترازە هەندەسیەکەی مزگەوتەکەیان نەکردووە یا با بڵێن معبەدەکەیان نەکردووە گۆڕیانە بە مزگەوت لەو تەوقیتەوە هەتا کیمایەبارانی هەڵەبجە مامۆستا مەلا عومەر با بڵێن ئیمامی ئەو مزگەوتە بێ ئەڵبەت جومعەیتیان نەکراوە چونکە لەم بەرەو مزگەوتی پاشا هەبووە لە خواروەوە مزگەوتی گەورە هەبووە یەکەمین مزگەوتی شار کە نوێژی جومعە و جەماعەتی تاکرابێ مزگەوتی گەورە بوو هەر لە بەرەوش پێیان وتووە مزگەوتی جامیعەت چونکە جومعە لە بنەڕە تا کاتی خۆی هەر لەو مزگەوتە کراوە کاتێکەوە جەنابی باوکم ڕەحمەت بێ هاتووە ئەم مزگەوتەی لێ کڕیون بە 55 دیناری عێراقی بە ڕەغبەتی خۆیان شایەت حەڵ هەیە لە جوولەکە و لە موسڵمان جوولەکەکان ئیسەوەڵا لە یاد منیە بەڵام نووسراوە لە وەسیقا شایەت حاڵە مسلمانەکان شێخ عەبدولقادر نەقشبەندی شێخ کازم نەقشبەندی شێخ محەممەد ئەمین کاردۆخی نەقشبەندی علی سعیدی جاب علی هارونی جاب مەلا کەریم باوەجانی فاضل وەستا صادق وغيرهم يعني مجموعية ألمانة شاهد حالا كوالي كريون ب 55 ديناري عراقي دواي موافقي أوقاف يرقلتوها كديوش بمزقوت وناو مزقوت أحمدي بالخوشيسي في عمر صلى الله عليه وسلم پێشتر معبەدی جوولەکان بۆ مالوو پیاوی ئاینی جوولەکان خۆیان لەوێ تقوسە دینیەکان و سروتە ئاینەکانی خۆیانیان جێبەجێ کردووە و ڕێڕسمە ئاینەکانیان لە کەنیشەوە گۆڕێ بۆ مزگەوت بەڵام ئەگەر سەیری بکەی حەجمی مزگەوتەکە و قەبارەکەی هەر بچووکە ئەگەر سەیریشی بکەی شوێنی هەڵکەوتی جوگرافیایی مزگەوتەکە بکەی لە بەری باشووری ڕۆژهەڵاتی و مزگەوتی تەکیە تقریبان 30 متر 40 متر دوورە لە ئەمەوە یەیتە بەری باکووری مزگەوتی پاشا تقریبان 30 مترێک لێوەی دوورە بڕۆیتە خوارەوە بۆ بەشی باشووری ڕۆژاوای مزگەوتی گەورەیە مزگەوتی جامیعەی لێ یعنی لەو پانتایە جوگرافیە زۆر بەرتەسکە بچووکەیە چوار مزگەوتی لەیە کە ناوکی شار بوون کاتی خۆی گەڕەکی با بڵێن گەڕەکە کۆنەکانی هەڵەبجە پیر محەممەد بەدوایە گەڕەکی جوولەکان بە دوایە گەڕەکی سەرا و پاشا و ئەمانە دروسە بێ سیرەکەی لەو پانتایە جوگرافیایە بچووکەیە ئەو چەند مزگەوتی تایە بەڵام ئەوە بڵێن مزگەوتی تەکیە لە بنەڕە تا تەکیە بووە بە مروری زەمان دروست نازانرێت چ ساڵێکە
سید نسرڵای خانەگایی دروستی کردو باپیرە گەوری سەینەجیبی هانەسوورە ئەو دروستی کردووە تەکیە بووە و زەمنێکی زۆر بەسەریا تێپاڕیوە ئەنجا کراوە بە مزگەوت ئێسش هەر بە ناوی مزگەوتی تەکیە مەشهورە خۆشی بۆتە مامەسای مزگەوتەکە لە ئەوەڵجارەوە تەعین کراوە وەڵا 2 ساڵ خۆبەخش بووە دوایی تەعینیان کردووە بە 3 دیناری ئەو کاتە بەرەبەرە دەستی کردو بە تەدریس و کۆمەڵێ فەقەی چاکی پێگەیاندووە لەوێ يعني ملا محمد الربيعي ملا لطيفي باموكي ملا عمري ملا فتاح شيخ سميعي سوداشي ما مصطفى الشفيق درسي لا يخوندوه بس نقله مزيقوتي احمديه وقتي خوي درسي وتوب ما مصطفى الشفيق كوكوي بس مزيقوتي احمديه انا يتل بو حالته ما وتول همان كاتا لمكتبي هلبجيه كما بيانو مكتبي هلبجيه كم بري وبركي عزيز الشاريب وخلق كم سليماني بو لهمان كات اليوشو درسي تربيه اسلامي وتوه برا يعني قطبي كان هنا لمكتبه كوبو مزقوتك بيري نوجي اكون اداوي اسلامي واي في اكدن يتل بوشو بردوان بو حتى صالح اشتاوحود كوا ام ظروف الرياء وشون بو ايران پاش پرۆسی کیمیابارانی شاری هەڵەبجە ڕژێمی بەعەس ئەو مزگەوتەی خاپوور کرد دوای ڕاپەڕین و دووبارە ئاوەدانکردنەوەی هەڵەبجە بنەماڵەی مامۆستا مەلا عومەر عەبدولعەزیز بە هاوکاری خێرخوازان دووبارە مزگەوتەکەیان دروست کردەوە. ئەلبەتە لە 1970 یەکێک بوو لەو شوێنانەی کە ئەویش ڕووخا بەرکەوتە بوو بە تایبەتی گەڕەکی جوولەکان زۆر بە خەسی بردومانی کیمیایی کرابوو بەشێکی زۆر لە قوربانیەکانی هەڵەبجە لەو گەڕەکەیە بوون یعنی خەڵکێکی زۆر لە گەڕەکی جوولەکان بوو بە قوربانی و ژمارەیەکی زۆر لە خانوەکانیان بەداخەوە ئەوە کە لە پورێکی گرنگی ئەم شارە بوو تیرازی هەندەسی خانوەکانیان بیناکانە ئێستا پێم وابێ 1-2 خانوویان ماوەتەوە ئەویش با بڵێن ڕۆژگار وای لێکردوون بەشێک لە تیرازە هەندەسەکەیان تێک بچێ بەشێکی زۆر لە خانی گەڕێکی جوولەکان لەو تەوقیتەیە لە کیمیابارانی هەڵەبجە بەر لە تەوقیتی کیمیابارانی هەڵەبجە بوو بێت چ ساڵی 90 بوو بێت کە حکوومەتی عێراقی لە ڕێگەی TNT و بیلدۆزەر و ئەوانەوە خانوەکان و بیناکانی هەڵەبجەی تەقانەوە بەرکەوتن ئەو مزگەوتێکی یەکێک بوو لەوانەی کە بەرکەوتە بوو بۆیە ساڵی 2019 جارێککە ئەو مزگەوتە دروست کراوە یعنی لە 1970 ڕووخاو بە مزگەوت نەما هەتا ئەو تەوقیتە لێوە ڕۆیشتم زۆر پێم ناخۆش بوو پرزگای جوولەکە ببێ بە مزگەوت و ئیسە بڕوو خێز دەبڵی تێکەن زۆر مەراق بە لە دڵما مخوایە بتوانم ئەم مزگەوتە نوێژەن کەمەوە هەتا کەسوکاری خۆشمان گاڵتەیە کرد وەڵا هاتن مقابلەیەکیان لەگەڵا کردم خوازەیان باتەوە ئەمە ماڵیکەیە و ئەمە ماڵیکەیە و هەمووی بۆ وەسف کردم ئەمە مزگەوتەکەیە ئەمە وێنەکەیە وەڵا ڕۆژی دووەم دای مقابلەکە شاژنی خەڵکی ئەوەی ڕۆسەمبەگە لە سێساق دانیشێ 50 گەڵی هێنا ئەم 5 گەڵاو ئەو دەگەڵاو ئیتر بەڕاستی بە هیمەتی مسلمانان خۆی گەورە بە ئاسانکاری زۆر هەوڵیانە یعنی نەکرێت و ئەمە جوولەکەیەنەوە نازام ئەیکەن بە شوێنی مۆسیقا و ئەم بابەتانە زۆر هەوڵیانە هەتا یانووی بێڕوخێن سەری نەگرت پێشەکەیشی وەختی خۆی خانیوە بۆ مافی ئافرەتانی شوێعی مسلمانی کردوێت ئەویشمانداوەتە دەمی مزگەوتەکە یعنی سە مزگەوتەکە لە لای قیبلەوە دەرگاو حەوشە هەیە لەم لایشو هەیەی لای بازارۆ الحەمدولله لەو کاتەوە نوێژن کراوەتەوە پێنجفەرجە نوێژی تیاکەن پێم وابێ 2019 بوو مامۆستا عەبدول لەگەڵ مامۆستا مەلا نەجمەدینی کوڕی مامۆستا مەلا عومەرە پێم وابێ لە ڕێگەی ئەوانەوە بوو ڕۆشتنەوە بەغا جارێککە نەخشە بنەڕەتەکەیان هێنایەوە و شارەوانی سنووری شارەوانی هەڵەبجە سنووری با بڵێن مزگەوتەکەی بۆ دیاریکردنەوە لە ڕێگەی کۆمەڵی خێرخوا و ئەوانەوە جارێککە مزگەوتەکان دروست کردەوە چۆم بۆ ئەوەلیاتی ئەم مزگەوتە طبعا ئەوانەی کە عێراق داگیر کردا و کۆیتیەکان لە داخی سەدام زۆربەی ئەوراقی عێراقیان سووتان فڕیانە بۆ دیجلە کتێبەکان نەخەنە دیجلە و ئەیسووتێن و یعنی زەرەری زۆریانە لە بەڕاستی لە عێراق یعنی لە ضمنی ئەو شتانە ئام بابەتانە زۆربەی گوم بووە چون هەر خەریتە شتەکەم هێناوە ئامانێکەوە ئەو دوویانە وێنەی پرزگاکە و وێنەی مزگەوتەکە نوێژن کراوەتەوە خەریتەی هەڵەبجە ئەمە گەڕێکی کوێ ئەمە گەڕێکی کێوە ئەم مزگەوتە ئەکێتێکی و